خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە نیگەرانێکی قوڵەوە بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین لەبەرەوەی زیاتر لە هەفتەیەکە هەر شەوە پرسە لە ماڵی پێشمەرگە و لە ماڵی کورتپەروەرێکە. داعش ئەو فۆبیا مۆتەکەیەی کە لە کۆتاییەکانی 2014 بەرۆشی عێراق وەرێمی کوردستانی گرتووە تا ئێستاش خوێن لە جەستەی نیشتیمانەکەمان دەچۆڕێت. شەوی ڕابردوو لەگەڵ ئەو زنجیرە پەلامارە تیرۆریستیانەی داعش کە بۆ سەرخاڵەکانی پێشمەرگە لە سنووری گەرمیان لە سنووری کوڵەجۆ شەوی ڕابردوو لە سنووری قەرەچووخ پەلامارێکی داعش بۆ سەر ماڵێکی هاوڵاتی کارەساتێکی خولقان کە ڕەنگە تەنها ئەمە لە کوردستان ڕووبدا سێبرا بەدەستی کۆمەڵێک تیرۆریست لە چرکەیەک دەچەند خولەکێکدا شەهید بکرێن و دواتریش ژمارەیەک پێشمەرگە بە لە کاتی بەهاناوە چوون و ڕاوەدوونانی تیرۆریستاندا شەهید دەبن. ئێستا هەموو کوردێکی دڵسۆز پرسەدارە، بەڵام پرسیار دەکەین ئایا ئێمە چۆن دەتوانین ڕێگری لەو پەلامارانە بکەین لە کاتێکە لە چەند ڕۆژی ڕابردوو لە کوڵەجۆ بە هەمان تاکتیک پەلاماریی تیرۆریستیان بۆ سەر پێشمەرگە هەبووە و لە قەرەچووغیش هەمان تاکتیک دووبارە ئەکرێتەوە. ئەرچی لایەنە فەرمیەکان، ئەرچی وەزارەتی پێشمەرگە، هێز و لایەنە سیاسیەکان، پێشمەرگە، سوپای عێراق، هەماهەنگی لەگەڵ سوپای عێراق، پەرلەمانتاران چییە بۆ ئەوەی ئەم خوێنبەربوونە بوەستێت؟ چیتر مناڵەکان بێ باوک نەبن و چیتر کورد ڕۆڵەی قارەمان لە دەست نەدات. واقعیانە گفتوگۆی ئەو بابەتە بکەین. ڕەهەندی ئەم شەو بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان. سوپاس کاک باڵام بۆ سوپاس بۆ بەشداری. هەروەها لاولێرەوە بەڕێز غازی فەیسەڵسیان فەرماندەی خۆبەخشی پێشمەرگە لە قەرەچووخ. سوپاس کاک غازی. هەروەها بڕیارە لە ڕێگەی سکایپەوە سعید مەموزینی نووسەر و ڕۆژنامەنووس لە بەردەڕەشەوە لەگەڵمان بێ. کاک باڵام بۆ سەرەتام لەسمە لای کاک غازی. کاک غازی، ئێمە من پێش بەرنامەکە بۆ کاک باڵام بۆم باسە کرد کە کەمتر لە مانگێکە بێ لەگەڵ بەڕێزت لە پانۆراما گفتوگۆی ئەوەمانە کرد کە بەڕێزت داوات کرد کە داعش بە ئاشکرا ئەبیندرێت. وردەکاری دۆخی قەرەچووخ، وردەکاری ئەوەی داعش لەکوێ دزەی کرد بچێتە سەرماڵێک و سەنگەر لە ماڵێکی هەژار و گونشین دابنێت، دواتر ئەو هەموو پێشمەرگەی شەید بکات. وردەکارەکەی لای بەڕێستان، وردەکاری بوونی داعش لە قەرەچووخ، دزەکردنیان ئایا تەنها پلانێکی تۆکمەی پارتیزانی بۆ یاخود هەن و ئەبیندرێن و تەنها پلانێکی تاکتیکی نەبووە؟ زۆر سوپاس لۆم دەرفەتاوە لۆ پەرۆشیتان لۆ ناوچەکەمان. سڵاو لە گیانی پاچی شەهیدان بەگشتی و پەتایبەت شەهیدانی دەستی تیرۆر. پێش هەموو شتێک پێم خۆشە کاک باڵام بۆ وەک برایەک تەحملی ڕەخنەکانم بکات، چکە تەوەقع دەکەم ڕوبەڕووی هەندێک پرسیار و هەندێک ڕەخنەی بکەمەوە. ئەو مەسەلەی چەکدارانی داعش هەروەکو بەڕێستان و خەڵکی کوردستان ئاگادارن. سەرەتا کە هاتن بابرین بەشێکی خاچی عێراقیان داگیر کرد و سنوورێکی بەرفراوان کەوتە بەردەستیان. من ناچینە سەر ئەو وردەکاری ئەخیر و هۆکاری هاتنیانەوە، چکە زۆری دەوێت، بەڵام ئەوەی کە برینی ناوچەکەەوە برینی هەرێمی کوردستان و مەبەستی بەڕێستان بی سنووری ناوچە کێشە لە سەرەکان بەگشتی و سنووری مەخمور بە تایبەتی. لە دوای بابدێن لە ساڵی کۆتایی ساری 2016 بوو کە حکوومەتی بەغدا ڕایگەیان گوتی کۆتاییمان بە چەکدارانی داعشینایە، بەڵام بەداخەوە کۆتاییان بابرین بە دەوڵەتەکە بەدەسەڵاتەکە هاتووە، گەنا چەکدار و ڕێخستنەکانیان هەرما بوو. لە ساڵی 2017 پاشماوەی چەکدارانی داعش هێزێکی زۆریان هینا شاخی قەرەچووخ. ئەوە بوو هەر لە یەکەم جار کە هاتنە شاخی قەرەچووخ لە مانجینۆ بوو لەگەر هێزەکەی ئێمە لەگەر کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی ڕوبەڕووبوونەوە بووین. ئەمە ژەو کاتە هەم حکوومەت هەم پەرلەمان هەم حیزب یعنی هەموو لایەکمان ئاگادارکردنەوە تا لە کەناڵەکانی ڕاگەیانیش باسمان کرد کە چەکدارانی داعش لە شاخی قەرەچووخ غەنەمنە و کات پێشبینیم دەکرد لە ماوەیەکی زۆر کورت و کەم هێزەکانی پێشمەرگەیان حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان خەمێکی لێ بخۆن و چێوەماڵی شاخی قەرەچووخ بکەن و لە شاخی قەرەچووخ دەریان پەڕێنن. بەڵام بەداخەوە نەکرا. دوای ئەوە چەکدارانی داعش بەردەوامن تا ئێستاش کە بەڕێستان ئاگادار ئێستا ئێمە لە هەولێر پرسەمان هەیە لەسەر لەبەر شەهیدانی دەستی تیرۆر و شاخی قەرەچووخ و بەردەوامن و حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی پەرلەمانی کوردستان
بەڕاستی هیچ هەڵوێستێکیان نەبووە بەرامبەر سنووردا ناوچە کێشە لە سەرەکان بەگشتی و داعشەکانی شاخی خەرەچوخ بە تایبەتی. بەڵێ لەگەرەوەشدا کاک زانا لە شەوی ڕابردوو دەکات دوێنێ شەو بەداخەوە دوو پەلاماریاندا پەلاماری یەکەمیان لۆ نزی گوندی لە هێبان بوو خۆشبەختانە دانیشتوانی گوندەکە شۆڕژێڕانە و کورتپەروەرانە لیان هاتنە دەستێ نەگەڕان داخلی گوندەکە بن هەر لە دوورەوە داخلی گوند نەبوون تەقییان لێکردن و بەرەو شاخی خەرەچۆ ڕایان کرد بەڵام هێرشە دڕندانەکەی دوێمیان لە گوندی خدرجیزە بوو گوندی خدرجیزە لە ناو قوڵایی دەسەڵاتی پێشمەرگەیەوە هیچ پەیوەندێکی بە سوپای عێراقەوە نیە لۆ دەرێم هیچ پەیوەندێکی بە سوپای عێراق ئەمڕۆ هەر لە گوێم لە هەندێک فەرماندەی هەرێمی کوردستان بوو بە تایبەتی سنووری هەولێر یان لە هەندێک کەناڵی ڕاگەاندن کاو بابەتە دەوڕژێنرایان باسی لێوە دەکرا یەکسەر بابرێن ڕووی پرسیارەکانیان یان دەیان خستە ئەستۆی حکوومەتی بەغدا ڕاستە حکوومەتی بەغدا کەم تەرخەمە ڕاستە حکوومەتی بەغدا لە مەسلەی دەستور لە مەسلەی یاسا بەرامبەر هەرێمی کوردستان لە زۆر شتەیانی بابرین چارەسەر نەکراوە بە تایبەتی کێشەی ناوسە لە سەرەکانیان کێشەی موسە کۆمەڵێک کێشە دیکەی هەڵپەسێردرا ئەوە لەوە دەگەڕین بەڵام ئەوەی ئێمە خەڵکی ناوچەکە کە ئازاری پێوە ببینین داعشەکان دێن لە ناو قوڵای دەسەڵاتی پێشمەرگا لە سنووری دەسەڵاتی پێشمەرگا کردەوەی تیرۆریسی دەکەن هاوڵاتی شەهید دەکەن پێشمەرگە شەهید دەکەن و بەبێ زەرەر و زیانیش دەگەڕێنەوە شاخی قەرەچوخ یعنیەوە جێگەی پرسیارە کا غازی بەسەوە دەکرێت کە ئەمە پارتیزانیەوە لە پارتیزانی ڕیلی ناگیرێ مەسەرەن دزە دەکەن بەناو کۆمەڵێک شوێن و ڕەنگە خەڵکی شارەزای لەگەڵ بێ بەڵام مۆڵگە و بارەگاکانیان دیارە لەو سنوورە کاکزانە بەڕاستیە ئەو وەڵامی مەسلەی پارتیزان و ڕێیان لێ ناگیرێ یعنی ئێستا لە کەسێکی شەقام پرسیار بکەی دەزانی و بابەتە چۆنامە تەبعاً پێشمەرگەی ناوە شارەزای سەربازیمان باشە و ئەو خەڵکانێک ئێستا گویان لێمان گرتێ معلوماتیان لەسەر شاخی قەرەچوخەیە و زانیاری وردیان لەسەر چەکدارانی داعش لە شاخی قەرەچوخەیە یعنی نازانم هۆ کارچیە چەکدارانی داعش دێن هێرش دەکەنە سەر پێشمەرگە و بە ژمارەیەکی زۆر کەم پێشمەرگە شەهید دەکەن و بە سەلامەتی دەگەڕێنەوە من دەیان نەکدەیان سەدان بەڵگەم لایە کە چەکدارانی داعش لە شاخی قەرەچوخە هەر کاتێک ئەگەر هەرێمی کوردستانیان وەزارەتی پێشمەرگە مەبەستی بی لە ناویان باتن بەشی مانگەچی هێزی پێشمەرگن چونکە ئەمە ناکرێت لە بەڕاستی لە کەسایەتی وشەی پێشمەرگە ناوی پێشمەرگە کەم بکەینەوە پێشمەرگە ئەو ناوەیە ئەو وشەیە کە ئێستا زۆر خەڵکەیە دروشم و یان ئەوەی دروشمی نیشتیمانی پێدەفرۆشتەوە پێشمەرگە سەدەیەکە خەبات دەکات سەدەیەکە قوربانی دەداوە ئەو پەرلەمانەی کە ئێستا بەرهەم هاتوویانە حکوومەتەوە ئازادی کامانە لە سای خوێنی پێشمەرگە بۆ پێشمەرگە ئازان بەڵام ئەو بابەتە بابەتێکی سیاسیە لەلایەن فەرماندە باڵاکانی سەربازی و بە تایبەتی دەتوانم ڕەخنە زیاتر لە وەزارەتی پێشمەرگە لۆ ڕووی ڕەخنەمان لە پەرلەمان و لە وەزارەتی پێشمەرگەی کە کێشەکان ئیشەکانی شیوانە و بەجواب بنایەن خۆیان بێدەنگ دەکەن نشتیوانیە لە گۆڕێ من چەندین جار لە کەناڵی ڕاگەیاندن لە کۆبوونەوە ئەو قسە چەند بارەشانم داوای لێ بردن دەکەم چینە زۆر زار بینەران ڕەخنەیان لە دووبارەی چکە شتەکان دووبارن بەڵام کە دیارە پێدەچی مەسئولانی هەرێمی کوردستان جێ نەگرین یان نەبینین یان عەز ناکەن جێ لەو ڕاستیانە بگرن ئەمە چەند جار پێشنیارمان کردوتمان لێمان گەڕن ئێمە فەوجێکی خۆمان من فەوجی تایبەتمان هەیە دیانی مەسەر شاخ قەرەچوخ لە ماوەی مانجێک ئەگەر یەک چەکداری داعش لە شاخی قەرەچوخمان من مەسئولم بەرامبەر هەموو کەسێک و ئەگەر لە خەڵکی ناوچەکە بگەڕن لە گەنجانی سنووری مەخمور و قەراز و کەندەناوە بگەڕن خۆمان پرچەکەین وەگە لێمان بگەڕن بە ئارزوی خۆمان بچینە شاخی قەرەچوخ ئەگەر لە ماوەی دوو مانگدا یەک چەکداری داعشمان لە شاخی قەرەچوخ هێشت بۆ دیارن کاغازی دیارن یعنی لە قەرەچوخیان خۆیان شاردۆتەوە لە کون و مۆڵگە و تونێلەکان نانا کاکزانە نانا مقڕاتەکانیان ئەمن باوەکی خۆی لۆ باسکەم ساری 2017 کە هاتن نزیکەی 700 تا 800 چەکدار دەبوون بە ئاشکرا لەبەر چاوی خەڵکی مەنتیقەدا هاتون دەچوون ئێمە چەند تیمێکی کامیرەمان و ڕۆژنامەوانمان بردە ڕست وێنێ هەمووتان لایە لە ئێستا زۆربەی هەر زۆری ڕسمەکانیان لە کەناڵەکانی ڕاگەاند بڵاو دەکرێتەوە بەڵام خۆشبەختانە هێزەکانی فەڕەنساوە دژە تیرۆری عێراق و پۆلیسی فیدرالی عێراق خۆشبەختانە هاتن بە پشتیوانی ژمارەیەک پێشمەرگە و کادیر و خۆبەخشی یەکێتی نیشتمانی کوردستان بردومانیان کردن ژمارەیەکی یەکجار زۆریان لە شاخی قەرەچوخ لێ کوژرا و خەڵکێکی زۆریان لێ دەربێت ساڵ یەکەم کاتن عائلەشان لەگەردا بژن و منداریشان لەگەردا بەڵام کەزانیان لێیان کرا هەرا ئێمە قبولمان نەبوو چەکدارانی داعش لە خاچی کوردان لە خاچی کوردستان ئەوە بە کەیفوان وەک بەرزە چیبانان بێن و بڕۆن عائلەکانیان گۆستەوە نزیکەی دەتوانم برێم لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە نێوان 300 تا 350 چەکداری داعش کوژران
ئێستا نایەن و ناچن بە ڕۆژ برێن خەڵک بیان بینی بەڵام تایاری چاودێری و پەیمانان و کامیرەی حراری هێزەکانی سوپای عێراق و کامیری حراری خۆمان و خەڵکی ناوچەکە شەوان جێپێ و هاتوچۆ و یان ئەو دەشبینن کە هێرش دەکەن ئێستا بابرێن هاتوویەکانیان زیاتر شەوانە چونکە لۆ شەوان ئەوان لە کەرسەی سەربازیان زۆر باشەوان کەرسەی سەربازی چی هەمووی هەر ئەو چەکانێک کە پێیانە من پێم خۆشە بینەران خەڵک بزانێ خەڵک چکە زۆردا خەڵک چاواشە دەکرێت وڵات چێکی پێشکەوتویان پێەیە ئەمێن یەک بە یەک ژمارەیان دەزانم و چەکەکانیان دەزانم و هاتوچۆیان دەزانم چەکەکانیان تەنها ئێمفۆر و کلاشینکۆف و بیکێسی و ئارپێسیە ئەو قەناسانی کە درێن قەناسی حراری ئەوە چەکی ئێمفۆرە دوربینێکی حراری هێستا لە بازاری خۆشمان دەفرۆشرێت لە هەولێر ئەو چەکە ئێمفۆرانە دوربینی حراریان لەسەر بەسایە شەوان کردەوەی تیرۆریسی پێ ئەنجام دەدەن نەخێر تەنها ئەوان بابرێن لە ڕووی چەکی حراریەوە لە پێش ئێمە لە پێش تەنها لە پێش ئێمە ئەو هێزە خۆبەخشە و خەڵکی ناوچەکە گەنا لە پێش وەزارەتی پێشمەرگەنین چونکە بەڕێستان ئاگادارن وەزارەتی پێشمەرگەن نەسیەی هەیە لەلایەن هاوپەیمانان تەقویە کرایە هەمەر وەردەگرن شت وەردەگرن ئەتوو مەبەستی بابرێن پرسیارەکەی جەنابەوە بکە چۆن دێن و دەچن ئێستا بەڕۆژ بە هیچ شێوەیە کەس نایەن بینی نایەن و ناڕۆن بەڵام شەوان گروپ هەر مەفرەزەیان 3 کەس تا 7 کەس تا 8 کەسە پێرێ ئەو هێرشەی کە هاتنە سەر گوندی خدرجیزە تەنها ئەفتەکدار بووین هێرشان کردە سەر گوندەکە بەداخەوە 13 دە پێشمەرگە و 3 هاوڵاتیان شەهید کرد و 3 پێشمەرگەشیان بریندار کرد و وەکو بەرزەکی بانان گەڕانەوە شاخی خەرچوق بەبێ یەک کەسیان لێ بکوژرێ من هەندێک ئومێدم هەبوو کە ئەوڕۆ هێزێکی زۆری پێشمەرگە چوە سنوورەکە و دەوریان تەوق بکرێ و چکە ناو قوڵایی دەسەڵاتی پێشمەرگەوە پەیوەندی بە ژێر دەسەڵاتی سوپای عێراق نییە من ئەوڕۆ هەندێک گەشتبین بووم و وەکو تەجروبە گوتم ئەگەر بێت و ئەوڕۆ دەورەیان تەوق بکرێ و چەکدارانە هەر هەمیان بکوژرێن لە تۆڵێ و شەیدانە ئەوە دڵنیام نیەتێکی باشێ لە هەرێمی کوردستان بۆ ناوچوونی داعش بەڵام کە دیتم ئەم ڕۆژ چاوپۆشیان لێکرا داعشەکان کەسیان نەکوژرا شەو کات و نەتوانی بەرەنگاریان بیوە بۆ هەموو هێزە زۆرەوە کە هات بە کەیفی خۆی بە ژمارەیەکی زۆر کەم لە ژمارەیەکی زۆری هێزی پێشمەرگەیدا کە زیانی پێگەیاندی تو نەتوانی ڕەتفعلی تەبی نەتوانی کەسیان لێ بکوژی تەوەقعم دەکرد ئەو هێزێکی یەکجار زۆری هێزە تایبەتەکانی کە کەشخەی پێلێ دەدەن وەکو کابرا گوتیان بخۆیانی پێتەپارێزن گوتمان دێنە سەر سنوورەکە دەوریان تەوە دەکەن و هەمیان دەکوژن لە تۆرێ و شەهیدا ئەو شەهیدە غەدر لێکراوانە بەڵام بەداخەوەش نەکرا من بێ ئومێدم لێتی ناشارمەوە من لە ڕووی مەبدەئیەوە ئێمە وەکو دانیشتوانی ناوچەکە ئێمە کادیر و جوتیار و بە تایبەتی مەڵبەندی بیستی قەرەچوو وەرەمان بەرزەوە کۆڵ نادەین و ئەگەر بێت و بە چەند چێشی ژەنگاویش بی تا ئاخر هەناسەمان دیفاع لە سنوورەکە دەکەین بەڵام لێشتی ناشارمەوە نابی کاک باڵام بۆ پێی ناخۆش بی من هیچ ئومێدێکم بەو حکوومەتە و بەو پەرلەمانەنی لەبەرەوەی شتێکی نوێ نییە تازە بیبرێ مانگەکە دوو مانگەوە لە زۆر باشە بە فەیسبوک پرسیارەکان ئاراستەی کاک باڵام بۆش بکەین کاک غازی ئەگەر ڕێمەولات ئەکیت کاک باڵام بۆیە وتم باگوێ لە کاک غازی بگرین هەم فەرماندەیەکی شارەزایە هەم خەڵکی ناوچەکەیەوە من شایەتی بۆ دەدەم زۆر دەمێکە هاواری لێ هەستاوە ئەڕێکا کە داعش لە قەرەچووغە ئەبیندرێن هەموو وردەکارەکانە خاتە ڕوو تا ئەم کارەساتە جەرگ بڕانی لێ ئەکەوێتەوە ئێوەکو پەرلەمان ئێوەکو لیژنەی پێشمەرگە ئیتر کاتی ئەوێت چی بکەن بەناوی خی بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک من دەستخۆشی لە کاک سعید دەکەم و بە هیوا کاک غازی و بە هیوا شمڕەخنەکانیان هەمیشە ڕەخنەی دروستکرد بێەوە ئێمە بە سنگێکی فراوانەوە وەریەگرین و دەستخۆشیشان لێکەین دیارە بە هەمومانەوە ئێمە توانین پارێزگاری لە کورد و خاکی کوردستان بکەین من لە زۆر قسەکان لەگەڵ زۆر لە قسەکانی بەڕێزیام بەڵام ئێمە طبعاً هەر بابەتێک کە ڕوو ئەدا پێویستە هۆکارەکەی بزانین و چارەسەریشی بۆ بدۆزینەوە طبعاً ئێمە زانین مەسلەی دروستبوونی داعش و بەردەوامیان تا ئێستا هەم دەستی ئەقلیمیان لە پشت بووە و توانین بڵێن هەم دەستی ناوخۆیشان لە پشت بووە ئەوەی کە لێرا جێگەی گومانە ئێمە هەمومانە زانین و وەکو کاگازیش باسی کرد چەکدارانی داعش لە چیای قەرەچووغ بە ئاشکرا لەوێن بەڵام چارەسەری ئەم بابەتە و مکافەحەکردنیان و لە ناوبردنیان ئەتوانم بڵێم تەنها لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئێمە بە دەستورێک هەرێمی کوردستان پارچەیەکە لە عێراق و هەرێمێکی سەر بە عێراقی فیدراڵ دیارە هەر بە پێ و دەستورەش سەرۆکی حکوومەتی عێراق سەرۆکی هێزە چەکدارەکانە دیارە جێگەی دەستخۆشیە جەنابی کە جەنابی سەرۆکومار مستەفا کازمی ئەڵێ سەرۆک وەزیران ئەڵێ ئێمە
تۆڵە سەنینەوە بەس قسەکەی لێرەدا زۆر زۆر مەتاتیە ئەوەی کە پێویستە لەسەر بەڕێزیان و ئەو دەسەڵاتەی هەیە بە پێی دەستوری عێراق ئەو حەق بوو بڕیاری ئەوەی بدایە کە لە کورتترین کاتە وەزارەتی دیفاعی عێراقی ڕاستپاردایە لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستانیش وەزارەتی پێشمەرگە ڕاستپێردرایە بۆ ئەوەی چی ئەوەی کە ناویان ناوە فەراغی ئەمنی ئەو فەراغە ئەمنیە نەهێڵڕێت و نەهێڵڕێت ئەم کارە ساتە دڵتەزێنانە دووبارە ببێتەوە و جەرگی هەزارەها دایک و هەزارەها باوک هەزارەها منداڵ بێ باوک ببن وە بە هیوان بەڕێزیان ئەو بڕیارە بدەن کاغازی ئەمە ناو جەرگەی هێزی پێشمەرگەیە کاک بەڵام بە دڵنیایەوە زۆر ڕاستە تەواوە من وەکو پێت ئەڵێم ئەمانە شوێنەکەیان دیارە و ئەمانە یعنی ئەمە هەم گومانە خاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەم گومانە خاتە سەر حکوومەتی ناوەند تۆ ئەگەر نەتوانی ناوخۆی وڵاتەکەت بپارێزی ئەی چۆن ئەتوانی سنووری وڵاتەکەت بپارێزی لەبەرەوە وەکوڵێم ئەمە ئێستا یعنی وەکو معاملەیەکی سیاسی لێ هاتووە بەداخەوە هەندێک لە ئەوانەی کە لە عێراق دەسەڵاتدارن وابیر ئەکەنەوە کە ئەو واقعی کە ئێستا سنووری هێزەکانە ئەمە سنووری هەرێمی کوردستانە بەس سنووری هەرێمی کوردستان بەڵگەنامە مێژوویەکان دیاریان کردووە نەک ئەم واقعی کە ئێستا هەیە و ئەوانەشی کە لە هەرێمی کوردستانن ئەوانەشی کە بیانی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان پێویستە بە هەمان بیرکردنەوە بیر بکەنەوە کە ئەم سنوورەی کە ئێستا دیاری کراوە ئەمە سنووری واقعی هەرێمی کوردستان نیە ئەمە وەکو گوتم بەڵگە مێژوویەکان ئەم سنوورە ئەسەلمێنن لەبەرەوە ئێمە ئەگەر بمانەوە عێراقێکمان هەبێ بۆ هەموو عێراقیەکان و ئەگەر بمانەوێ ئاسایش و ئەمن بۆ هەموو عێراقیەکان دابین بکەین پێویستە بە هەردوو لاوە هەوڵ بدرێت هەردوو لا دەست پێشخەر بن بۆ ئەوەی کەم کافەحەی ئەم چەکدارە ئێرهابیانە بکرێت بگورە من ئەوە نەشەڵێم ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە کەم تەرخەم نەبووین و بە بەردەوامیش هەم لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لەسەر خەت بووین و هەم لەگەڵ وەزارەتی پێشمەرگەش لەسەر خەت بووین و ئەم بابەتەش یەکەم بابەت نییە و آخر بابەتیش نابێ بەداخەوە کارەساتی زۆر لەم بابەتانە ڕووی داوە و لە ئایندەشە ئەگەر هەوڵ نەدرێ بۆ ڕێگریکردنی دووبارە ئەبێتەوە و سێبارە و چواربارەشە بێتەوە ئێمە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە دانیشتوین بەڕێز وەزیری پێشمەرگەمان بان کردوێتە پەرلەمانەوە خۆمان ڕۆیشتوینێتە وەزارەتەوە کەم و کورتیەکانمان پێوتون ئێستا ئەمڕۆ لە وڵاتەکە خەڵکی کوردستانی گەرانی ئەوەی هەبوو کە پێشمەرگە پرچەک نییە سیاری دڕعی بۆ دابین ناکرێ ئەمانە گەێنراوە ئەمە زۆر ڕاستە ئێمە باسیشمان کردو بە خۆشمان وتووە بەداخەوە کەسانێک لە وەزارەتی پێشمەرگە ئێستش ئەوەنەی بە عقلێتی حیزبی بیرەکەنەوە ئەوەنە بە عقلێتی نەتەوایەتی بیر ناکەنەوە تا ئێستا ئەتوانم بڵێم هێزی پێشمەرگەی کوردستان چینێکی زۆر غەدر لێکراوە لە هەموو ڕووەکانەوە یعنی لە شوێنێکدانە تۆ دڵخۆش بیت بەم هێزەی کە پارێزەری خاک و نیشتمانەکەتە بڵێ مافێکیان پێدراوە لە پلە بەرزکردنەوە غەدریان لێکرێ لە جێگەی ئیسراحەت غەدریان لێکرێت لە چەک غەدریان لێکرێت تا ئێسش باوەڕ ئەکەن لە وەزارەتی پێشمەرگە باشە ئەیانەوێ بە یەکسانی ئیش لەسەر ئەو هاوکاریانە بکەن کە هاوپەیمانی ئەینێرێ بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە جێ ئەوە بە دادپەروەری کاری لەسەر بکەن ئێمە پێشتر ساڵی 2020 بوو لە مانگی چوارە کە لە کوڵەجۆ بەداخەوە هەمان بابەت ڕوویدا و سێ کەسی قارەمان سێ پێشمەرگەی قارەمان لەوێ شەهید بوون لەگەڵ وەزارەتی پێشمەرگە دانیشتین قسەمان لەگەڵکردن کە پێویستە بە زووترین کات کامێرەی حراریان بۆ دابین بکرێ و لەگەڵ ئەوەشە سەنگەری تۆکمە و پێشکەوتویان بۆ دروست بکرێ وەزارەتی پێشمەرگە بەڵێنیان پێداین کە لەسەر نەسرەی خۆشیان بێ ئەم کامێرانە دابین بکەن بەڵام وا دوای ساڵێک دووبارە بوویەوە تا ئێستا ئەمە نەکرا لە وەزارەتی پێشمەرگە بە شێوەیەک ئیشەکرێ ئەگەر تۆ بۆ نمونە بەیانی بڵێ من ئەوەنە ئیتادمەوێ بۆ بڵێن منتیقەی کوڵەجۆ ئەڵێن با ئەوەنە ئیتادیش بڕە بۆ منتیقەی بادینان کاکە هێزی پێشمەرگەی کوردستان هێزی هەموو کوردە هێزی یەکێتی و پارتی نییە و ئەشبینین فەرموو ئێستا ئەمانە شەهیدی حیزبن یا شەهیدی کوردن لەبەرەوە پێویستە هەم یەکێتی نیشتمانی کوردستان و هەم پارتی دیموکراتی کوردستان بیر لەوە بکەنەوە کەسانێک لە وەزارەتی پێشمەرگە دابنێن کە بەرژەوەندی کوردستان بخەنە پێش بەرژەوەندی حیزبەکەیانەوە زۆر باشە گفتوگۆی زیاترەکەین کاک سعید مەموزینی نووسەر و ڕۆژنامەنووس کاک سعید پێت وایە بۆچی هەرێمی کوردستان ئێستا پەرلەمانتارێک کاک باڵام بووە کاک غازی وەک فەرماندەیەکی پێشمەرگە باز لەوە کاکە ینی بارەکەکان و مۆڵگەکانی داعش دیارن زمو جۆڵەکانیان دیارن هەرێمی کوردستان بۆچی دەستەوەسەیان دەستبەستراوە بەرامبەر بەوە ئایا
ئەم هەموو هێزە قارەمانە ئەم هەموو پێشمەرگە قارەمانە ئایا مەسەلەکە نێودەوڵەتیە مەسەلەکە ئیقلیمیە پەیوەندی بە چیەوە هەیە؟ سڵاو ڕێز بۆ زانەوە بۆ گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان و ئەم پۆلە شەهیدەی بەم دواییە شەهید بوون ڕوحیان شاد بیت. بەداخێکی زۆرەوە دوێنێ شەو ئەو ڕووداوە دڵتەزینا ڕوویدا کە دلی هەر کوردێکی ئازاردا، ئەوە لە دیدی من ماتەمینێکی نەتەوەییە لە هەر چار پارچەی کوردستان و هەر کوردێک لە هەر شوێنێکی جیهان بیت دوور لە ئینتیمای حیزبایەتی دلی بەو کارە ساتە ژان دەکات. ئەوەی هەیە داعش خۆی هێزێکی دروست کراوە نە لە ئێستاوە لە 2014ەوە کە هەموو عێراقی تقریبان زۆرینەی عێراقی تقریبان داگیر کرد بە زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستانیش ناوچە داڕاوەکانی هەرێمی کوردستانیش ئەوە بوویتە بەلایەک و دژمنێکی دیار کە هەیە وجودی هەیە کەواتە وجودی هەیە دەبی ئێمە بزانین داعش مەترسیەکی گەورەیە لەسەر بەتایبەت ئەزمموی هەرێمی کوردستان بەتایبەت لەسەر نەتەوەی کورد بۆیە پێویستە خۆمانی باشتر بۆ ئامادە بکەین لە ئێستا یعنی غافل نەبین لەوەی هێرشێکمان بکەنە سەر و هەر جارە هەندێکمان لێ شەهید بکەن و دواتر ئێمە بە خۆمان بەحەسین عیلاجی کارەکان بەر لە ڕووداوەکە بکەین بەر لە ڕووداوەکە خۆمان ئامادە بکەین چونکە ئەوانە لە کەمین ڕاوەستاون چ لە ناو هەرێمی کوردستان پێیان بکرێت کێشەمان بۆ دروست دەکەن لە دەرەوەی سنوورەکان پێیان بکرێت کێشەمان بۆ دروست دەکەن و داعش هێزێکی نادیارەکە هێرشەکە ئەوە نییە جەبهەیەکی دیاری هەبی وەکو پێش بەڵام کاک سعید باز لەوە کرێکە لە قەرەچووخ مۆڵگەیان هەیە ینی دیارن ئەوانەی شەوی ڕابردۆ و کارە تیرۆریستیان کردو گەڕاونەتەوە بۆ شاخی قەرەچووخ ڕاستە لەوێ دەلێن دیارن کە دیارن بۆ لێیان نادێت بۆ هێزیان من ئەو پرسیارە کە مەسەلەن پێ دوایە بۆ ئایا وڵاتی ئیقلیمیەکانن یاریەکی سیاسیە لەسەر خوێنی کوردەکرێ ینی کامیانە گومان لە یاری سیاسی نییە خۆی هەر دروستکردنی داعش یاریەکی سیاسی بوو کە دروست کرا کامە بەس لی چییە لی چنیەوە شتێکە هەویرێکە ئاوێکی زۆر دەکێشی بەڵام کە ئەو بەلایە نزیکی ئێمەیە ئەو سەرەتانە نزیکی ئێمەیە ئەوە ئێمەی نەدەبی خۆمانی بۆ ئامادە بکەین بۆ چەندین مەتامح مەسەلەن داعش دروست کرا ئەوە ئەو ئەهدافەی کە خەڵکەکەی دروستیشی کرد پێی جێبەجێ کرد من ناڕۆمە سەر عەسلی مەسەلەکە و هەندێک ئیعتیرافات شتیشەیە کە چۆن دروست کراوە و چۆن دروست نەکراوە بەڵام ئێستا هەیە واقعێکی تالی هەیە لەسەر ئێمەش مەترسیە ئێستا ئێمە پێویستە بە پارتی و بە یەکێتیەوە وەکو واقع کە دوو هێزی گەورەنە یەکگرتنی زیاتر لەو ناوچانە هەبیت و لەو ناوچانە لە شوێنی حیزبایەتی کوردایەتی بکرێت یعنی ئێمە ئێستا لە مووسڵ ئەوەی من دەبینم بە پارتی و یەکێتیەوە ئێمە کوردایەتی دەکەین ڕاستە ئەوە هەر كل حزب بما لديهم فرحون هەر حیزبك بۆ خۆی هەوڵ دەدا ئەوە حەقی طبیعی خۆیتی بەڵام بەرامبەر بە دوژمنەکان دەبی دەنگەکان یەک دەنگ بن ئێستا ئەوە زیانێکە بە کورد کەوتووە نەمەسە لە پارتی تەنیایە نەمەسە لە یەکێتی تەنیایە نەمەسە لە حیزبە ئیسلامیەکان تەنیایە زەربەیەکە بە کورد کەوتووە بۆیە کوردیش ئێستا لە باشووری کوردستان طبعا حکومەتی هەرێمی کوردستان هەیە پەرلەمان هەیە ئەوانە دەبیت بڕیاری جددیتر بدەن خۆشبەختانە ئەمڕۆ کە سەرۆکی حکوومەتیش سەردانی مالە شەهیدەکانی کرد سەردانی منتەقەکەی کرد و ئینشاءالله چارەیەکی باش بۆ ئەو کێشە نەخوازراوە دەدۆزرێتەوە و ئەگەر لە ناویشی نەبین بتوانین لە مەترسیەکەی دوور بکەوینەوە و باوەڕ بکە ئەگەر خۆمان ئامادە بکەین داعش ئەو هێزە گەورەیە نییە بتوانی زیانمان پێ بگەینیت من لە 2014ەوە تا طبعا لە 2003ەوە من لە ناو مووسڵم و تا ئێستاش ئیشم لە دەوروبەری مووسڵ و ناو مووسڵش داعش ئەو هێزە نییە کە بتوانیت زیان بە پێشمەرگە بگەینیت ئەگەر ئێمە خۆمان ئامادە بکەین
ئەوەندەی ئێمە لە منتەقەی باشووک بووین ئێمە مسەیتەر بووین لەسەر داعش لە هەموو شەڕەکاندا ئەوان مسەیتەر نەبوون دەمینێتەوە لەسەر خۆ ئامادەکردن خۆ تەیارکردن و دوشمن دەبی بزانی بە چەکێک لێت بدا بەو چەک لێی بدەیەوە هێزی هەواڵگری زۆر پێویستە لە ناو داعشدا هەبی چونکە داعش لەو کاتە دێت کە ئێمە غافلی ئێمە دەبی هیچ کات غافل نەبین و لە نیازە گلاوەکانی داعشیش ئاگدار بین بزانین کەی دێت چۆن دێت بە چ چەکێک دێت یعنی ڕوبەڕووی بینەوە بە هەمان چەک بەو چەکەی کە دوژمن لێت دەدات تۆ دەبی بە هەمان چەک لێ بدەیت ئەگەر یەکێک بە دۆشکە لێت بدات تۆ بە دەمانچە بەرگری بکەیت طبعا دۆشکە مسەیتەرە لەسەر دەمانچەکە بۆیە ئێستاش بە هەمان شێوەوە دەبی بزانین چەکی پێشمەرگە زیاتر بکەین موچەی پێشمەرگە تا زیاتر بکەین لە هەر کەسێکی دیکە زیاتر بکەین و سەردانی بەرەکانی جەنگ زیاتر بکرێت تەنسیقێکی زیاتر وەزارەتی پێشمەرگە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە هەبیت و ئەوە لە دیدی من ئەگەر ئەو شتان بکرێت ئەو مەترسیەی نامینێت لەسەر ئێمە داعش لە ناوچوونیەوە کەیفی خۆیان ئەوانەی دروستیان کردیە دەزانن کەی لە ناوی دەبن بەڵام تۆ لە مەترسیەکەی دەتوانی حد ئەقل هەم هەرێمی کوردستان بپارێزی هەم دەتوانی میلەتی خۆت لێی بپارێزی و ئەو زیانەی کە پێمان کەوت دووبارە نەفتەوە بەڵێ کاک سعید ئەگەر ڕێمەولات کا غازی چی بکرێت مەسەلەن ئەو کاک باڵام بۆ لێرە چۆن بتوانین بە ئیعلام بە پەرلەمانتار بە نووسەر بە ڕۆژنامەنووس هاوکار و هەماهەنگی دەڤەرەکە بین لانی کەم کە لەوێ زۆر زەقە و کارەساتەکە گەورەیە جینا مەسەلەن لە تەواوی ئەو خەتێک کە هەرێمی کورد لە نێوانی هەرێمی کوردستان و عراقدا یان سوپای عراقدا هەیە زم و زۆڵ کەمێک بەر لە ئێستا و هەتا ئەم ساتانەش ڕوبەڕووبوونەوە لە قەرەتەپە لە نێوان سوپای عراق و تیرۆرستانی داعشێ و بە قەناس لە کامێرەی حراریانداوە بەڵام بۆ قەرەچووق مەسەلەن کاری زوو ئانی چی بکرێت بە خێرایی من سپاسی کاک باڵام بۆ دەکەم کە ڕخنەکانی قبولکردن بەڵام ڕخنەکانی من مانای ئەوە نییە کە ڕخنێ ڕوخێنەر بنێمە ڕخنەشمان هەیە و پێشنیاریشمان هەیە و پلانیشمان هەیە دەمانەوەی خوێن نەڕژەیەکی تریانی هەر لە فەیسبوکەکانمان وێنەی شەهیدەکانمان بڵاو نەکەینەوە و ئاخ و داخێکیش بێ لەسەر دڵ و دەروونمان بەڵێ هەمومان دەمانەوێ خوێن بەربوونە بوەستێ بەڵێ نانە خەمی هەمومانە مەسەلەی داعش کێشەی هەموو خەڵکی کوردستانە بە هەموو ڕەنگەکانەوە و بە تایبەتی کێشەی ناوچە کێشە لە سەرەکانە بەڵام من پرسیارێک لە کاک بالام بۆ لە لیژنەی پەرلەمان و بە تایبەت لە سەرۆکی پەرلەمان و لە حکوومەت یاریمی کوردستان دەکەم لە دوای 2010 ناسمە ناوردەکارێکە چکە تەمەنی حکوومەت پەرلەمانەوە بەرە و کۆتایی دەڕاتنەوە سێ سیارەن تێپەڕاندووە بزانم نازانم بەڕێز تاریخە دەزانی لە سەرەتای لە نیوەی ساڵی داهات و هەڵبژاردنەوە و حکوومەت پەرلەمانە کۆتایی پێدێ من پرسیار دەکەم لە ساڵی 2010 16 هەفت هێزەکانی پێشمەرگە لەسەر شاخی قەرەچووق بۆ چێوماڵکردنی چەکدارانی داعشێریشان کردە سەر چەکدارانی داعش بزەبت 16 هەفت لە بەیانیەکەی ڕا هێزەکانی هاوپەیمانانیش بە فڕۆکە پشتیوانیان کردن هەشت پێشمەرگە شەهید بوو بەداخەوەی یەک چەکداری داعش نەکوژرا بزانم ئەو لیژنەی پەرلەمانە چ بەدواداچوونیشان بۆ ئەو لیوای سەر شاخ قەرەچووق کردووە لە هاوینی ڕابردوو دیسان چەکدارانی داعش هێرشیان کردە سەر لیوایدا چار پێشمەرگەی گەنجیان شەهید کرد لە زورگەزراو بزانم ئەو لیژنەی پەرلەمانە چ بەدواداچوونێکی کرد هەر کۆڕ و کۆبنەوە خەرک دری بە کۆڕ و کۆبنەوە چکەوانە بەڕاستی قرارمان دەوێت کردەوەمان دەوێت وە لە بابرین لە مانجی ڕابردووش دیسان هێرشێشتیان کردە سەر لیوایدا لە زورگەزراوە خەلیوای دەی زورگەزراوە لێتان دیارە هەموو خەڵک دەزانی 15 کیلومتر لاو لێر دوورە دوو پێشمەرگەی تریان شەهید کرد بزانم ئەو لیژنەی پەرلەمان چی کرد وە بێزگالەوە لە گوڵەجۆ ژمارەیەک پێشمەرگەی تر شەهید من ئامارم لەکنە هەموو ناوتان لەکنەوەش ئامارتان لەکنە شتەکان دیارن لە یەک مانجی ڕابردوو ماکسی ڕۆژە خەڵکی کوردستان لە سنووری ناوچە کێشە لەسەرەکان 30 شەهیدماندایە یعنی هەر ڕۆژە و شەهیدێکماندایە بزانم ئەو لیژنەی پەرلەمان ئەو پەرلەمانە بەڕێزانە ئەخە من بەڕاستی لەگەرەوە دانیمە کۆبنەوەمان کرد قرارماندا بڕیارماندا من لە 2010 لە ڕێگەی یەکێتی پەرلەمانتارانەوە کاک نیحمەتی برای شەید ڕێباز وامایە من راپۆرتمدا کە ئیشی منیش نەبوو من کادیری حزبی و
پێشمەرگەی فەرماندەی خۆبەخشم لەو سنوورە زیاتر بنین پێشمەرگە جوانترە چکە فەرماندەکان بەداخەوە هەندێکیان بەهۆی کۆمپانیا و خۆ دەوڵەمەندکردن و کۆمەڵێک شتی لەو بابەتانە بەرگری نەکردن بەڕاستی دیمەنشکە نیشانی ئەوە دەدەن بەڵام بزانم پەرلەمانەوە لە مانجی ڕابردوو ئێمە 30 شەهیدماندایە و گوندەکانمان ئێساش نزیکەی 100 گوند لە سنووری ناحیەی قەراز و کەندەناوە بەرەو چۆلبوون دەڕۆ لە ترسی چەکدارانی داعش و ناحیەی قەرازمان چۆل دەبی لە ترسی چەکدارانی داعش و دەغڕودانیان سووتاندین و خەڵکێکی یەکجار زۆر ئاوارەی هەولێر و شوێنەکانی تر بووە بزانین پەرلەمان پلانی چیا من لێتی ناشارمە من ڕخنەم لۆ لە پەرلەمان و لە حکوومەت و تایبەت لە وەزارەتی پێشمەرگەیە هەغ بوو لە ساڵی 2010 هەر لە یەکەم سار کە چەکداری داعش پێشمەرگیان شەید کردە با ئیزراعات لەگەر ئەو لیوای بکرا ئەو لیوای دەبی لا بدرێ لیوایەکی تێکەرە یان لیوایەکی ئێمە ناکرێت لیوایەک چار لەسەر شاخی قەرەچوغ بی و چەکداری داعشی لەسەر شاخی قەرەچوغ بن کەسیش زۆر ئەد نەکە برێکا کە لە پشتی چاوتان دووبرێ کاکە دەبی ئێمە بوێر بین بە سراحەت برین بە کوردی بە برایانە مەحموو برایەشین مەسەلە ئەوە نیە خوانە خواستامە ئەمەی کورد چکە ئەمەی کورد دەبی ئەوەل جار بەخۆ دەزانی ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان هەردەم قوربانیماندای لە برایەتی پێکۆژیان بە تایبەتی ئێمەی ناوچەی کێشە لەسەرەکان بە هەموو ڕەنگ و دەنگەکان و زۆر حەز لە برایەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارتی یەکێتی دەکەن بەڵام دەبی جەنابی وەزیری پێشمەرگە و ئەو لیژنەی پەرلەمان پەلە بکەن ئەو شۆ نەخەنە بەیانی هەر ئەو شۆ ئەو لیوایەکە لەسەر شاخی قەرەچوغە لایەن بدەن و فەرماندەکانیان محاسەبە بکەن و تەزمیدیان بکەن لیوایەکی دیکە بینن کارابی ناکرێ مەخینی خەڵک بکەین و قوربانی بێن بەیان ئەمە دەرکەین و گلەی بکەین و وەڵا وامان کرد و وامان گۆ بەخۆی هەر پلانێکی توجاری هەر پلانێکی خزمەت گوزاری هەر پلانێکی دیکەکە تاخیر دەبی مهندسەکە یان نازام لیژنەکە لە وەزارەت لیژنەک پێکدینی تعویزی بە پارێ دەکاتەوە بەڵام تعویزی خینی ئەو شەیدانە تعویزی ئەو خاکەی کە ئێمە ساوا لە دەستی دەدەن خەر ئەمە بێزگەلەوەی قوربانی دەدەن ئەو شەیدانی کە داومانە لە منطقەی خدرزیزە و لە قەراج و لە گوڵەجۆ ئێمە باکمان بە شەهید بوونیە کێشەمانە ئێمە خینەکانی خۆمان کردە قوربانی هەرێمی کوردستان بەڵام ئێمە لە ڕووی خاک و نەتەوەژوە زیانمان بەردەکەوت خەر وردە وردەوە سەحب دەکاتەوە بەرەو هەولێر دێتن یعنی ئەوە قەراج چۆل بوو کەس بە جواب نەهات هاوارمان کرد گریاین پاڕاینەوە راپۆرتماندا ڕخنەی تونمان کرد شەڕمان کرد کەس بە هاوارمان نەهات وەکو بری ئەو وڵاتە نەحکومەتی لێبی لە پەرلەمانی لێبی ئێستاوە هاتینە دیوی کەندێناوە چەکدارانی داعش تازە دەبینم جەنابی سەرۆکی حکوومەت بەیان نامە دەردەکەویان ئێستا ئەو ڕۆم زۆر متابعی ئەو بابەتەم کرد کە دەمزانی شەو دێمە خزمەتان دەبینم زۆربەی هەر زۆری وەڵامی هەواڵانی ئێمە لە پەرلەمان لە حکوومەت واللهی حکوومەتی بەغدا یان حکوومەتی ناوەند کاکە جان ئەمە دەزانین ئێمە لە ڕووی یاسا لە ڕووی دەستور حیسەمان هەیە لە حکوومەتی بەغدا و بەشێکی زۆری لە ئەستۆی حکوومەتی بەغدایە بەڵام تۆ سەرۆکی کۆمارت تێبزانم ئیشی سەرۆکی کۆمار لە بەغدا چییە تۆ جێگری سەرۆکی پەرلەمانە تێبزانم ئیشەکەی چییە وەزیری دەرەوە تێبزانم لۆ ناوچە کێشە من نارێم لە ئەهمیەتیان کەم ناکەمەوە دەستیان خۆش بێ هەندێک هەنگاویان نایە بەڵام سنووری ئێمە سنوور یعنی کێشەیەکی یەکجار گەورەیە بێزگەلەوە ئێمە ئەو قسەی کاک بالانبۆم زۆر بەدر بوو کە دەر لە مەسەلەی حکوومەتی ناوەند و بەغداوانە بەڵام ئەدی ئەوەی خەتای خۆمانە ئەدی ئەوەی بخۆمان ئێستا من لەسەر پرسیارشکە لە لیژنەی وەزارەتی پێشمەرگە دەکەم ئەوە چەند لە مێژەوانە بەتەمان هێزەکانی ناوخۆیەکەی 1970 بکەن تا ئێستا توانیتیان یەک پێشمەرگە من کادیر و فەرماندەی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستانم خەرچی سنووری قەرەچوغم من داری ئەو شاخم قوربانیم لێدایە شەهیدم لێدا ئێستا ناوێرم بچمە سەر شاخ قەرەچوغ قبولیانە بچمە سەر شاخ قەرەچوغ دەرێن ئاژاوە دروست دەکەن بەڵام چاکدارانی داعش وەکو بەرزەچیبانن لە شاخی قەرەچوغ دێن و دەڕۆن یەک کەس زور ئەدناکە لە وەزارەت یان لە پەرلەمانیان لە حکوومەت برێکاکەم نەو شەراکەتم بۆ عارە ناوی ئەمە ئەو شەراکەتەی کە لەو حکوومەت و لەو پەرلەمانە کردمان زیانمان پێگەی و زیانەکانیشان لێ دوور لێ دیارە چەند کورسیمان زەرەر کردو ئەگەر بێت یەکێتی نیشتمانی کوردستان نوێنەرانمان لە پەرلەمان نوێنەرانمان لە حکوومەت یاریمی کوردستان لە هەموو شوێنێک ئێمە نابی شەریکی شەرمن بن دەبی پێیان برین بە برایانی پارتی برین برادرینە وەرن ئەمە ئەگەر تەبا ئەگەر بەڕاستی ئەوە چووکە هەموو دەسەڵاتەکان لەدەست برایانی پارتیە بۆ ناهێڵن کاغازی بۆ ناهێڵن ئێوە بستە سەر شاخ لە ڕووی دیسپلینی سەربازیەوە ڕێگە پێدراونێ یاخود پرسێکی تری لە پشتیانی ڕەنگەوە پێ باشێزێکی مدەڕەب بێ کاکزانە لەبەرەوەی بەداخەوە لە ساڵانی ڕابردوو کەسێک دەکران نوێنەری یەکێتی من ڕێزمێ لە ئەو نوێنەرانی کە هەمانن لە ڕۆڵیان کەم ناکەمەوە بەڕاستی هەڵوێستیان نەبووە پیا و بە ویزدانەوە قسە بکە بەڵام دەسەڵاتەکانیان کەم بووە و پشتیوانەکانیان کەم بووە و یەکێتی نیشتمانی کوردستان هەندێک کێشە هەیە بوو کێشە ناوخۆیەکان هەندێک شاخەکە دەکەم کاغازی بەڵێ باسی سەر شاخکە بۆ ڕێگە نادەنێ بستنە سەر شاخکە وەکو فەر پێشمەرگەی خۆبەخش ئێمە قەدەغێ لەمە مەمنوع ئێمە نابی بەهێزەوە بچین ئەمە لە ساڵی 2010 کۆتایی 2010 لە ساڵی 2010 و تاریخ و ڕسم و داتا و ئامارم لە بەردەستە هەش سەکداری داعشمان تەنگاو کرد لە گەری عەلی ڕەش گەمارۆماندان تەلەفۆنمان لۆ مدیری شورتەی سەرگەڕان کرد ناوی کاک حەمیدە
عمیدی شێخ عومەر ئێستا خانەنشین کراوە ڕۆژی لە بیرمە ڕۆژی هەینیش بوو فەقیرەی لە مۆڵەتیش بگوتمەندێک چەکداری داعشمان لە شاخی قەرەسوول گەمارۆ داوگوتی هەر ئێستا کۆمەڵێک خەڵکی ناوچەکە و پۆلیسەوانی کۆ کردو بۆ جومعە لە ناو نوێن دەرچوو فەقیرە هاتە سەر شاخی قەرەسوول گوتانە مەقبولمان نییە دەبی موافقەی سەری نازانم ئەو سەرێشەیە بەڕاستی خەڵکی کورد پەروەر خەڵکی نیشتیمان پەروەر و خەڵکی فەرماندە و خۆبەخش دەبی سەرەکەی جەماوەربی نابی سەرەکەی نازانم ئەوانە هەر دەرێن قراری سەرێ بڕیاری سەرێ نازانم کۆمەڵێک زۆر باش کاغازی ئەو پرسیارانەی لە کاک باڵام بۆت کرد وەڵامیان داتەوە کاک باڵام بۆ کاغازی خۆ دەیناسی و توش جگە لەوەی پەرلەمانتاری فەرماندەیەکی پێشمەرگە بووی ینی ئەبێت چی بکرێت خۆ ناکرێت بە دیارە ئەو هەموو دایک و باوکە جگەر سوتاوە بە دیار ئەو بێباوک بوونی هەموو منداڵەوە سیرکەین ئەنی ڕاستە پێشمەرگێ و هەمومان خۆمانەکەینە قوربانی خاک و نیشتیمان بەڵام بەم شێوێش کە ئەو ئێڵێکە ئەوە تا ئەوان ڕێگەیان پێ نادرێ بڕۆن تەقە لە داعش بکەن ئەمە زۆر تەواو من لە سەرەتا باسم کرد هۆکار و چارەسەر دیارە من باسم کرد دەستی ئەقلیمیش لە پشتم بابەتەوە هەیە و ئەمەش یعنی گومانێکیان علامەتێکی ئیستیفامی هەم لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردەوە هەم لەسەر حکوومەتی ناوەند هێڵانەوەی ئەم چەکدارانە لەم شوێنەدا چی لە پشتە و بۆ چ مەبەستێکە ئەوەی تا ئێستا کە تۆ توانی خوێندنەوەیکی بۆ بکەیت ئەمە هەردوو لاوەک وەرەقەیەکی زەخت بەرامبەر بە یەک بەکارێهێنن و بۆ ئەوەیان هێڵاوە ئەم سنوورە وا لێ بکەن کە بڵێ ئیتر ئەمە سنووری هەرێمی کوردستانە بەڵام ئەمە نابێ بە سنووری هەرێمی کوردستان من وەک ئاماژەم پێدا بەڵگەنامە مێژوویەکان سنووری هەرێمی کوردستان دیاری ئەکەن و نەک حکوومەتی هەرێمی کوردستان دە حکوومەتی کەش بێتە سەر دەورەوە ناتوانێت سازش لەسەر ئەو بابەتە بکە و برایانی ئەوانەیشی کە لە حکوومەتی ناوەندن و ئەوانەی کە خۆیان بە خاوەنی ئەو قەزەیە زانن پێویستە باش ئەوە بزانن کە ڕژێمی سەدام بەو دیکتاتۆریە نەیتوانی بەسەر کوردیا بسەپێنێ کە ئەو سنوورە جوغرافیای ئەو سنوورە مێژوەیی کە هەیەی لی کەم بکاتەوە ئەمانیش ناتوانن لێرەدا گرنگەوەیە یعنی ئەمە هەردوو لا قەناعەتیان بەوە هەبێ و لە ژێر ڕۆشنایی دەستوردا کار بۆ ئەوە بکەن وەکوتم ئەمن و ئاسایش بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین بکەن سەبارەت بە پەرلەمانی کوردستان وەکوتوانم بڵێم ئێمە سەردانی سەرجەم ئەو شوێنانەمان کردووە کە پێیان وتوین خەلەل هەیە کە پێیان توین کێشە هەیەەوە بۆ ئەمانش بۆ سەرجەمیان لەگەڵ وەزارەتی پێشمەرگا دانیشتوین بڕیاردانی وەزارەتی پێشمەرگێ بەوان نەزانین وەزارەتی پێشمەرگە هەموو دەسەڵاتێکی هەیە تۆ لەو هێزەی کە ئێستا لەو جێگەدات ناوە ناتوانانی یەک فەوجی کە بنێریتە ئەو جێگەی لەبەرەوە هاوپەیمانان چاودێرن بەسەر ئەم بابەتەوە بەڵام لێرەدا ئەو کۆڵم کێشە ئەساسیەکە بۆیە یعنی تۆ تا حەدێک ئەتوانی بڵێ من لێرە ئەو دیفاعە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەم و بڵێ ئەرکەکە لەسەر حکوومەتی مەرکەزیە من پێدەڵێم بە پێی دەستور بەڕێز مستەفا کازمی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هێزە چەکدارەکانە ئەو ئەتوانێ بۆ دابینکردنی ئەمن و ئاسایشی وڵاتەکەی باشە ئەم کێشانە چارەسەر بکە ئەوە ماوەی ساڵێکە هەر ئەڵێن هێزی هاوبەش دروست ئەکرێ هێزی هاوبەش دروست ئەکرێ بەڵام تا ئێستا هیچ شتێک نەکراوە ئەم هێزە دروست نەکراوە و ئەم هێزە هاوبەشانە ئەگەر دروست بکرێ وا بزانم ئەگەر بەرژەوەندی خەڵکی عێراق بە گشتی بە هەرێمی کوردستان و ناوەندیشەوە نەبێ زەرەریتیانە بەڵام هەندێک کەس قازانجەکەیان لەوایە کە ئەم کێشانە هەبێ وەکوڵێم ئێستش باوەڕەکەن یعنی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد خەڵکی تایە کاری شخصیەکە یعنی وایان کردووە لە ئەفسەرە ئەکادیمیەکان لە ئەفسەرە بەتواناکان ئیفلیجیان کردوون من زۆرم سیر لێ حکوومەتی هەرێمی کوردستان تۆ ئەم هەموو ئەفسەرانێ ئەم هەموو خەڵکانێری لە کولەکانیان کەی بە ئەفسەر بەڵام دوایی ڕێگەیان پێ نادەی کە ممارەسەی کارەکەی خۆیان بکەن ئەمە لێرەدا جێگەی پرسیارە چۆن ئەکرێت تۆ کەسێکت لە خەتی ئەمامی داناوە بەڵام پێی بڵێ لە هەموو حاڵەتێکا تۆ پێویستە پرس بە من بکەی ئەی ئەوەت بۆ چییە بۆچی کردوتە بە فەرماندا باشە لە گۆڕینی خەلەلەکانە تا ئێستا دیوتانە لە ناو وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو وەزارەتی ناوخۆ لە ناو سەرجەم وەزارەتەکان کەسێک سزا دەدابێ باشە یعنی ناکرێ ئەمانە تۆ ئەگەر سزا و پاداشتت نەبێ ئەمە نەتیجەکەیەتی وەرە وەزارەتی پێشمەرگە لە هەر کامێکیانە پرسی ئەڵێ من تەواو قاڵبووی ناو بڵین سەربازیم بەڵام وەرە سیرکەن
ئەم بابەتی کەمیندانانە یەکەم جار دووهەم جار سێهەم جار دەیەم جار نییە تا ئێستا نەیانزانیوە و بڕیارێکیان نەداوە و بەرنامەیەکیان دەرنەکردووە بڵێن بۆ چارەسەرکردن تۆ یەکەم جار زانیت ئەوان بۆ مشاغەلە دێن تەقە لە هێزەکە تەکەن بۆی لە خەلفیەوە هێز بە دوایان ئابڕا لە ڕێگە عوبۆیان بۆ داناوی ئێکەواتە تۆ لێرە ئەبێ بزانی لەکوێ خەلەلت هەبووە ئەبێ بێ جارێکی کە ئەو ڕێگایەی کە لە بینی هێزی ئەمامی و هێزی خەلفیایە لە ژێر کۆنتترۆڵی خۆت بێ بۆ ئەوی لە حاڵەتێکی لەم شێوەیە ئەم بابەتانە دووبارە نەبێتەوە بەس کۆڵێم دەبارە بوویەوە وەزارەتی پێشمەرگە تۆ لێرەدا ئیشی چی بووە وەزارەتی پێشمەرگە ئایا تۆ بەس ئەوەت لەسەرە لەوێ کێ هەوەست هەبوو پلەکەی بەرزکەیتەوە باشە موچەی کام لیوە هەوەست هەبوو ڕازی پێشمەرگەیە ئەوانیش کۆمەڵک کێشە و کەم و کوڕیانە مەسەلەن ڕەنگە بەرپرسێکی ئەوانیش لێرە باە کۆمەڵک نیگەرانی هەبێت لە کۆمەڵک شتا مەسەلەن کە شت بەدڵی ئەوانیش ناڕات تا ئێستا 12 لیوە بەرەو 16 بۆ نوێزدەری باشە یەکشت ئێوە پێتان وایە ئەم لیوانەیەکیان گرتوێتەوە نا یەکیان نەگرتوێتەوە فەرموو ئەمە دەرخەرە ئەم شەهیدانەی کوڵەجۆ و ئەم شەهیدانەی قەرەچوخ دەرخەریەوەیە بەداخەواڵێم هەمووی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بوون سەر بە ئەوان بوون یعنی ئەگەر تۆ هاتووی هێزەکەت یەک خستۆتەوە ئەگەر ئەمە هێزی هاوبەشە ئەی چۆن ئەم هێزە تێکەڵ نەبووەتەوە بەیەکەوە ئێستش لەسەر ئەساسیەوە ئیشەکەن ئەم لیوایە ئامر لیواکەی پارتیەی ترەمە عید بە پارتیە ئەو لیوایە ئامر لیواکەی یەکێتیە مە عید بە یەکێتیە ئەمە سوودی بۆ کەس نابێ و ئەمە زیانەکانی ئەوەیە کە هەمومانەی بینین وەک ئەڵێم ئێستش لەو هاوکاریانەی کە لە هاوپەیمانانەوە دێت لە دابشکردنەکەیە ئەگەر بەیانی تۆ شتێک بنێری بۆ لیوایەک لە سنووری سەوز بێ بێ شتێکیش بنێری بۆ لیوایەک لە سنووری زەرد بێ بۆ هەمەر و دڕع لە هینێ لە کوڵە زۆنیە لە قەرەچوغنیە بۆ پێشمەرگا بە ئۆتۆمبیلی شخصی خۆی هاتووە بەداخەوە یعنی ئێمە وەکوەڵێم لە هەرێمی کوردستانە ئەوەنەی بە یەکەوە خەریکین ئەوەنەی وەکوەڵێم لە پێناوازین لەگەر بەرژەوەندی تایبەتەکانمان بە پێشەوە چوو بەرژەوەندی گشتەکان پارێزراوە بێ ئێمە شەو پرسیارەمان هەبووە و وەکوەڵێن ئەو هەموو چەکە هاتووە فەرمووی بیبینن ئایا چەکە پێشکەوتوەکان لە ڕیزی پێشەوەیە یان لە ناو ئەو چەکە پێشکەوتوەکان هەمووی لە ناو شارەکانایە و چەکی دەستی پێشمەرگە ئێستش بڕۆ کلاشکۆفە بیکەیسیە ئیتادەکە دەنووسراوەکەن کاڵێەوە ئیتادمان هەیە ئەوە نەمانەیە ئەوە نەمان بۆ بنێرن اینجا ئەگەر بەدەمیانەوە بڕۆن لەبەرەوە بەڕاستی بار و گوزەرانی بەشی خۆمانی لەگەر پیلانێکی نێو هەمووی خۆمانین بێژگە من وەکو پێتەڵێم هۆکارەکە باشە هۆکارەکە ئەمە وەکوڵێم دەستی ئەقلیمی باشە و هاتوانم بڵێم یعنی دەستی حکوومەتی عێراقیشی لە پشتە ناکرێ حکوومەتی عێراق تۆ خۆت بە حکوومەت ئەزانی خۆت بە سەروەر ئەزانی نەتوانی ئاسایش و ئەمنیەتی خەڵکەکەی خۆت دابینکەی لە کاتێکدا وەکوڵێم ئەوان بۆ هەموو شتەکان بۆ ئەوانەی کە لایەنی مادی هەیە هەرێمی کوردستان سەر بە ناوەند دەزانن بەڵام کاتێک دێتە حاڵەتێکەوە کە بەم شێوەیە تەنها بەواڵێ تۆڵە سێنینەوە من وەکو ئاماژەم پێدا ئێستش بەڕێز سەرۆکی حکوومەتی عێراقی پێویستە بڕیارێکی جەریئانە دەربکات کە هێزی وەزارەتی دیفاعی حکوومەتی ناوەند ڕابسپێرێت کە بە زووترین کات ئەو هێزە هاوبەشانەی کە بڕیارە دروست بکرێن لە ماوەیەکی کورددا دروست بکرێن و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش جەنابی وەزیری پێشمەرگە دەستکراوە بکات بۆ ئەوەی کە بتوانرێت سەرجەم کەم و کورتیەکان کە لە ڕیزی پێشەوە هێزی پێشمەرگەی کوردستان هەیە چارەسەر بکرێت بۆ ئەوەی ئەم بابەتانە دووبارە نەبێتەوە بەداخەوە نا وەزیری پێشمەرگەش دەستکراوە نییە من وەکو پێتەڵێم ئێستاش حسە بە حسەیە لە وەزارەتی پێشمەرگە لەکوێی دنیا هەبووە وەرن سیرکەن وەزارەتی ناوخۆ بڕیاردەری یەکەم بەڕیز وەزیری ناوخۆیە لە وەزارەتی پێشمەرگا بەو شێوەیە نییە ئەمە پێویستە چارەسەر بکرێت زۆر باشە کاک سعید دوزارە بێت چی بکرێت بۆ ئەوەی چیتر ئێمە بەرنامە لەسەر خوێن ڕژانی براکانمان نەکەین والله ئەوە خۆی لە شوێنی ئەو گلەییانە لە دیدی منەوە یەکگرتنێک ئەبیت لەو ناوچانە لە ناوچە دابڕاوەکان یەکگرتنێک لە نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستاندا هەبیت و هەمومان یەک بین بۆ ئەوەی تیرۆریستانی داعش نەتوانن زیان بە هەیکەلیەتی هەرێمی کوردستان نەگەینن کە نەیانتوانی زیان بە سنوورەکانی هەرێمی کوردستان بگەینن یان دەرباز بن ئەوە ناتوانن
هەم زیان بە هێزی پێشمەرگە بگەینن هەم ناتوانن زیان بە خەلکی سڤیلیش بگەێنن ئەوە چەندین شتی پێویستە لە دیدی منەوڕۆکە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت بە هێزەوە هاتنە سەرخەت بۆ خۆیان سەردانی مەیدانی ناوچەکەیان کرد هەم سەرۆک بارزانی و هەم سەرۆکی هەرێمی کوردستان و هەم سەرۆکی حکوومەت و هەموو هێزەکان بەباشی هاتنە سەرخەت بۆ ئەوەی چارەسەرێکی بنەڕەتی بۆ مەسەلەکە بدۆزنەوە و چارەسەرێکی بنەڕەتی بۆ مەسەلەکە دەدۆزرێتەوە ئەویش شارەزایانی عسکەری دەتوانن ئەو مەسەلە باشتر لە ئێمە هەم دانیشن لەسەر هەم کۆ ببنەوە لەسەر و هەم استراتژیەتێکی نوێی عسکەری دابنێن بۆ مەنطقەکە یعنی ئەوە نەبیت ماوەیەک داعش نەهاتی ترێمە وەکو کورد گۆتی پشتێنی خۆمان فڕەدەین و ئاگامان لە هیچ نەبینێت و بلین ئیدی هیچ ڕوونادا پێویستە لە مححانت و داربی مەترسید لەسەرەوە مەترسی لەسەر ئەسمونی هەرێمی کوردستاندا هەیە و ئەوە یەکەم شەید و دوا شەیدیشمان نابی دەبی بزانین بەلام دەتوانین لە زیانەکان کەمتر بکەینەوە لە شوێن 11 شەید دەکرا شەهید بێت یعنی ئەوە زۆر فەرقی معامەلە بوو. سوپاس دەکەم کاک غازی دوا سەرنجی خۆتم زۆر بە کورتی پێ بڵێیت سوپاس دەکەم. ئەمە لێتی ناشارمەوە لەو هەردوو کابینەی حکوومەتی ناوەند و لە حکوومەتی هەرێم ئێمە بە ئومێدین چکەوە یەکەم جار و دووەم جار نییە کە کۆبوونەوە دەکرێ و داوا دەکرێ و دەکرێوانە ئێستا لەو ماوەکەمەی کە بە بەردەستمانەوە ماوە ئێمە داوای بڕیاریان لێ دەکەین بڕیار دەربکەن و قرار دەربکەن و ئیش بکەن ئیشی عسکەری تەنها کوڕ کۆبوونەوە نیە دەبی یەکسەر هێزی عسکەری بێتە سنوورەکە ئەو هێزانەی سەرشاقی قەرەچۆغ بگۆڕدرێن وەفدێکی باڵا لە پەرلەمان پێک بێ بە پەلە سەردانی قەزای مەخمور و منتیقەی خورمات و ناوچە کێشە لە سەرەکان بکەن لە جێ لە معاناتی خەڵک ڕابگرن و بە ماوەیەکی زۆر کورت و کەم ئەگە بیانەوێ تعویزی ئەو بابرین خەم ساردی ڕابردوو بکەنەوە دەبی زۆر زوو پەلە بکەن و دڵنیاش بە مەسەلەی چەکدارانی داعش ڕاستە کاک سعید و کاک باڵام بۆ باسی ئەقلیم و نازانم ڕەهەندی سیاسی کۆمەڵەکە قسەکانیان لەوێ تەواوەوە ڕاستە کە داعش ڕێکخراوێکی تێرۆریستی نێودەوڵەتین زۆر وڵات و لایەن و حیزب لۆ خۆیان بەکاریان دێنی بەڵام ئەوەی لە ئەستۆی خۆمانە ئێمە نایکەین ئەمە هاتو هاوارەکەمان لەسەر کێشەکانی ئەوەی کە لە بەردەستی خۆمانە نایکەین لە بەردەستی خۆمانە هێزەکانی پێشمەرگەیەک بخەین یەکیان نەخست لە بەردەستی خۆمانە تەقوێی سنوورەکە بکەین نەمان کرد لە بەردەستی خۆمان بوو لیژنەیەکی پەرلەمان بێ سەردانی سنوورەکە بکە سەردانیان نەکردین لە بەردەستی خۆمانە جێ لە خەڵکی ناوچەکە بگرین و گۆڕانکاری لە هێزەکان بکەین ینی کۆمەڵێکش لە بەردەستی خۆمانە دوای ئەوە کە تو خۆت ڕێخستەوە وەکو کاک سعید باسی کرد دەتوانی پلانت هەبی هەنگاوی دووەمت ئەوزە لەگەر حکوومەتی ناوەند بەخۆ دابچەوە من لێتی ناشارمەوە بەردەوام دەبین کۆڵ نادەین و سنوورەکە چۆل ناکەین و خێنی زیاتریشمان لێ بڕژێ لای ئێمە زۆر ئاسایە چووکە لە سەخاک و نیشتیمانە بەڵام لەو کابینەیە کە هەمانن لە پەرلەمان و لە حکوومەت لەگەڵ ڕێزم لۆ کاک باڵام بۆ هەموو پەرلەمانتە چووکە خەڵکی تێکۆشەر و دڵسۆزی لێیە بەڵام دەتوانم برێم ئەوەی دەسەڵاتەکانیان دیاری کراوە لەو حکوومەتەوە لەو وەزارەتی ئێستاشکەیە ئێمە بێئومێدین چووکە شتەکە نوێنیە تازەنیەوە یەک بارە و دووبارە و ئەوەش نەوە چەند بارەیە پاسان دەکەم و داوای لێبوردن دەکەم نا قوربان کاک باڵام بۆ دوا سەرنجت بە کورتی زۆر سپاس و قسانەی کاک غازی دروستە خەڵک کە متمانەی دا بە ئێمە خەڵکی وای بە ئێمە بوو کاری زۆر باشتری بۆ بکەین بەڵام بەداخەوە یعنی هەلو مەرجەکە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق و هەم لە ناوچەکەش ڕێگر بووە لە زۆر شت کە ئێمە ویستومانە ئەنجامی بدەین بەڵام گرنگ ئەوەیە لێرە ئێمە من لەخوا داواکارم کە ئەم شەهیدان و سەرجەم شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان بە بەهەشت شاد بکە بەڵام گرنگ ئەوەیە لێرە ئێمە وەکوڵێم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر لێرە هەڵوێستە لەسەر ئەم بابەتە بکرێ و هەوڵەکان چڕتر بکرێتەوە کە ئەم کارە ساتانە دووبارە نەبێتەوە وەکو ئاماژەم پێدا پێشمەرگەی هەرێمی کوردستانە پێویستە وەزارەتی پێشمەرگە بتوانێت ئەولەوێت بدا بەو هێزانەی کە لە پێشەوە نەک لەسەر ئەو ئەساسە ئیش بکرێ
ئەمە هێزی کێ بێ حسەی خۆی هەبێ و ئەوەی هێزی کێ یعنی با ئێمە هێزی حیزبەکان بەرینە دەرەوە ئەگەر ئەم هێزانەمان داوە بە وەزارەتی پێشمەرگا ئەم هێزانە هێزی پێشمەرگەی کوردستانن کەواتە نابێ فەرق و تەوافقانتیا بکرێ و بە جیاواز سەیریان کەین وەڵێم ئەو لەوێت بدرێ بەوەی کە ڕێگری لەم بابەتانە بکرێتەوە و سوپاسانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان سوپاس کاک باڵام بۆرەوە سپاس بۆ هەرێک لە بەڕێزان سعید مەموزینی سەر و ڕۆژنامەنووس هەروەها بەڕێز غازی فەیسەڵ فەرماندەی خۆبەخش سوپاس بۆ هەر سێ میوانی ئازیزم بینەرانی خۆشەویست بە هیوایەوەین کە هەمووانەی لەو ڕەهەندەکانی لەناو ڕەهەند شرۆڤەکران ببێتەوە کارێک بۆ ئەوەی چیتر پێشمەرگە و ڕۆڵەکانی کورد شەهید نەکرێن و بتواندرێت کە وڵاتێکی ئارام و وڵاتێکی خۆشگوزەرانمان هەبێ. ڕۆحی شەهیدەکانمان شاد بە هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان ڕەهەند کۆتایی هات خواتان لەگەڵ.